ئەچینە خزمەت دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، سعدی کوڕی هیشام ئەفەرمێت چوومە خزمەتی دایکمان و عەرزم کرد: يا أم المؤمنين حدثيني عن خلق رسول الله صلى الله عليه وسلم. دایکی ئیمانداران ئەخلاق و ڕەوشتەکانی پێغەمبەری خوام صلى الله عليه وآله وسلم بۆ باسک. دایکمان فەرمووی: ألست تقرأ القرآن فإن خلقه القرآن. قرآنت نەخوێندوەتەوە ئەی سعد، ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریتی بوو لە قورئان. ئەڵێ جارێکتر ڕووم تێ کرد وتم: حدثيني عن قيام الليل، باسی شەو زیندەیی پێغەمبەری خوام بۆ بکە صلی الله عليه وسلم. فەرمووی: قورئانت نەخوێندووە ئەی سعد، نەتخوێندوەتەوە يا أيها المزمل قم الليل إلا قليلا. هۆ ئەو کەسەی کە خۆت پێچاوەتەوە هەستە شەو زیندە بە ئیلا کەمێ لە شەو نەبێ. دایکمان فەرمووی ئەمە سەرەتا ئەصحاب و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووان پێکەوە شەوان وەکو واجبێک هەڵ ئەسانەوە، خەریکی تاعەت ئەبوون، شەویان زیندوو بوو، دینداریان ئەکرد، خواناسیان ئەکرد، هەتا کۆتایی ئەم سوورەتە هاتە خوارەوە: فصار تطوعا بعد الفريضة. ئیتر شەو نوێژ لە دوای فەرزەکانەوە بوو بە گەورەترین ئەجر و پاداشت لەناو هەموو ئەنواعی نوێژەکانە. نوێژە بارانە، نوێژی مردوو کە چەند ئەجرەکەی گەورەیە، لە دوای فەرزەکانەوە هیچ ئەجرێک نییە بە ئەندازی شەو نوێژ ئەجرەکەی گەورە بێ و بەرز بێ.